بەڕێز دکتۆر ئەرشەدتەها ئابووریناس وەردەگرم. کاک دکتۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. لەو پرسیارەوە دەست پێ دەکەم، هەردوو سەرۆکی چین و ئەمریکا دڵخۆش بوون بە دەرەنجامەکان. ئەم دڵخۆشیە تەنها بۆ میدیایە یا پێ دوایە ئەم دوو گەورە ئابووریە بگەن بە ڕێککەوتن لەسەر ئەو پرسانەی کە پرسی قۆڵن؟ زۆر سوپاس کاک پشتیوان. ڕاستی ئەو دڵخۆشیە کاتی دەبێت لە بەرەوەی بەلایانی کەمەوە لە سەردەمی ئیدارەی دۆناڵد ترامپ چین و ئەمریکا ناتوان ڕێک بکەون، چونکە ناکۆچی نێوان ئەمریکا لەگەڵ چین ناکۆچیەکی کاتی نییە و ناکۆچیەکی تەکنیکی نییە، بەڵکو ناکۆچیەکی وجودیە. سراعە لەسەر زاڵبوون و کۆنتترۆلکردنی جیهان لە ڕووی ئابوووریەوە، دواتریش لە ڕووی سەربازیەوە. ئەو ڕوبەڕووبوونەوە بەڕاستی لە سەرەتای نۆتەکانەوە دەست پێکردیە، بە تایبەتی لە 2000ەکانەوە زاڵتر بوو. دوایەوەی زۆر لە ئابووری ناسەکانیان بەلایانی کەم ژمارەیەک لە ئابووری ناسەکان پێیان وا بوو کە نەتدادپەروەری هەیە لە بازرگانیکردن لەگەڵ چین. ساڵی 2011 کتێبێک بڵاو کرایە بە ناوی دێث بای چاینا، یعنی مردنی ئەمریکا لەسەر دەستی چین، کە پیتەر ناڤارۆ لەگەڵ جۆرج ئەوتری کتابەکەیان نووسیە. پێیان وایە کە ئەگەر ئەمریکا و جیهان ڕوبەڕووی چین نەبنەوە، ئەوە چین کۆنتترۆلی ئابووری جیهان دەکا و دەبێتەوە هۆی وێرانی بۆ ئابووری ئەمریکا وڵاتانی زلێزی تری جیهانیش. و دوای ئەوەی ترامپ لە ساڵی 2017 بۆ سەرۆکی ئەمریکا بۆ یەکەم جار، ئەو ئابووری ناسە کە ئاماژەم پێکرد پیتەر ناڤارۆ بووە ڕاوێژکاری بازرگانی سەرۆکی ئەمریکا و جەنجی ئابووریان، جەنجی بازرگانی لە نێوان ئەمریکا و چین دەستی پێکرد. 4 ساڵی خایان دواتر لە ئیدارەی دووەم و ئێستا دووبارە سەرۆکی ئەمریکا دەستی بە هەڵمەتەکە کردەوە، بەڵام کاتەکە زۆر ناگونجاو بوو ئەو جارە، چونکە چەندین قەیران کەڵەکە بوون لە جیهان. بۆ نمونە ساڵی 2019 سەرەتای داکشانی ئابووری دەستی پێکرد، ساڵی 2020 پەتای کۆرۆنا بڵاو بوویەوە، دواتر جەنجی ئۆکرانیا و رووسیا دەستی پێکرد، ساڵێکی نەخایان شەڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێوان ئیسرائیل و 5 دەوڵەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بوو. ئەوانە هەموو بوونەوە کاریەوەی ئابووری جیهان بشێوێت. ئەمریکا شات سەرڕایەوە هەموو قەیرانە جیهانیانە سەرڕای هەڵاوسان هات جەنجێکی تری بەرپا کردەوە، شوای کرد ئابووری جیهان بشێوێتەوە. ئێستا کە دەیبینین تێکەڵبوونی هەڵاوسان و بێکاری و داکشانی ئابووری و بەرزبوونەوەی زێڕ و شێوێک لە بازار دروست بووە. ئەو کۆبوونەوەی ئەوڕۆ بەڕاستی ئەوە ڕێککەوتن نییە، بەڵکو هودنەیەکە، هودنەیەکی کاتی لەسەر چەند خاڵێک ڕێککەوتن وەکو نیازپاچی بزانن دواتر چی لێ سەوز دەبێت. کاک دکتۆر، سەبارەت بە ئەم دوو وڵاتە کە بەو پێگە ئابووریانەی هەیە نەچوونەتە ناو کۆبوونەوەیەک ئەمڕۆ، پێ دوایە کام لایەن لە خاڵی بەهێزیەوە قسە دەکا و هێزی لایە لە ڕووی ئابووریەوە هەڵبەتەڵێم، کامیان با بڵێن بەسەر ئەوی دیکەیە هەیمەنەی زیاترە؟ خۆی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا یەکەمە لە ئاستی جیهان لە ڕووی ئابووری و لە ڕووی سەربازیشەوە. چین ئێستا ڕیزبەندی دووەمی هەیە لە پێش وڵاتانی ژاپۆن و بەریتانیا و فەڕەنسا و ئەوانە هەمویان بە پێش هەمویان کەوتێتەوە. ئێستا لە دوای وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا. چین کێشەی لەگەڵ ئەمریکا نییە بۆ ڕێککەوتن، بەڵام ئەمریکا کێشەی لەگەڵ چینەیە، چونکە چین ئەو کاتێ وڵاتێکی کشت و کاڵی بوو لە هەفتایەکان و هەشتایەکان، وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هەرزل هێزی جیهانی بووە، بەڵام دواتر کە چین لە وڵاتێکی کشت و کاڵی بووە پیشسازی نیگەرانی لای ئەمریکیەکان دروست کرد، کەواتە چین کێشەی لەگەڵ ئەمریکانیە و هەنگاوەکانی خێرانە، بەڵام ئەوەی نیگەرانە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکایە. بێگومان ئەو مامەڵەی سەرۆکی ئەمریکا لەگەر وڵاتە بچووکەکان و وڵاتەکانی تری جیهان دەیکات، ناتوانێت ئەو مامەڵەیە لەگەڵ چین بکات. چین پێگەی لە ڕووی ئابووریەوە بەهێزە و خەریکە وەکو ئەختەبوت وڵاتانی جیهان داگیر دەکات، بە تایبەتی استیغلالی وڵاتان دەکات کە پەیوەندی باشیان لەگەر وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکانیە. چەندی وڵات لە باشووری ئەمریکاش کە پەیوەندی باشی بازرگانی و ئابووریان لەگەڵ ئەمریکانیە، چین خەریکە کۆنتترۆلیان دەکات، یان هاوپەیمانی بەهێزیان لەگەڵ دروست دەکات، وەکو بەرازیل گەورەترین وڵاتی ئابووریە لە کیشوەری ئەمریکای باشوور، تەحالوفێکی گەورەی لەگەڵ چینەیە، کەواتە هەرچیان پێگەی ئابووریان بەهێزە، بەڵام بە شێوەیەکی بازاڕی بڵێن
چین بێباکترە لە ڕێکەوتنەکان چونکە ئەو بربەستانەی لە دوو ئیدارە یەکەم لە 2017 تاکو 21 و ئێستاش لە ساڵی ڕابردوو یان ئەو ساڵکە ساڵ یەکەمی ئیدارەی ترەمپە هەموو مەرجانێ بە سەرچینیدا سەپاندێ دواتر ئەمریکا پاشە کشەی کردێەوە شێواش هەوڵی داوا لەگەڵ چین گاتە ڕێکەوتن بەڵام چین کێشەی نیە چین بەرنمەی خۆی هەنگاوەکانی خۆی داوێت مانایەوە نییە کاریگەری لە سەرنی هەنگاوەکانی ئەمریکا بەڵام هەموو زیانانەی بە ئابووری چین دەگات بامان شێوە ئابووری ئەمریکاش زیانی پێدەگات بە تایبەتی ئەوەی جەناب تازە باسی فولی سۆیات کرد دەزان حەز بینەرانی بەڕێز بزانن تەنها حەزمی بازرگانیکردنیان کڕینی فولی سۆیا لە ئەمریکاوە لەلایەن چینیەکان ساڵانە بای 23 میلیارد تا 36 میلیارد دلارە چین تەنها کە بڕیار دەدات ئەو بەرهەمە لە بەرازیل و لە ئەرجنتین و لە وڵاتانی تری باشووری ئەمریکا بکرێت زیانەکی گەورەی ملیاری لە جوتیارەکانی ئەمریکا دەداتن. بەڵێ کاک دکتۆر با ئەو پرسیاری برێکس پێش خەم مادام باسی بەرازیلت کرد ئەو هاوپەیمانیی چین دەستی داوەتێ بۆ لاوازکردنی دۆلار و واروەها بۆ سەپاندنی یاخود گۆڕینی نەخشەی بازرگانی جیهان لەگەڵ برێکسە هەڵبەتە دەتوانێت ئەمریکا لاوازکە لە داهاتوودا وە زۆر جا باز لەوە کرێکە دەبێت ئەم سیستمە بازرگانی ئێستا هەڵبۆشێتەوە و سیستمێکی تر بێتە ئاراوە ئەمە ڕوو دەدات؟ بۆ وەڵامدانەوە پرسیارە بەڕاستی پێویستە نی ساعت بەلایکەم قسەی لەسەر بکەم بەڵام بە کورتی لە دوای جەنجی جیهانی دووەمەوە لە مؤتەمەری بریتن وودس دۆلار دەستی بەسەر جیهانداگرت وە 170 تا 180 یەدەجی جیهانی ئێستا بە دۆلارە ئەوە شوای کردیە کە هێزی سەرەکی بزوێنەری ئابووری ئەمریکا دۆلار بێت چکە خۆی دۆلار چاپ دەکات و بەرەمەکانی پێدەکڕی کولفەیە 100 دۆلارە کە چاپ دەکرێت لە ئەمریکا 6 سنتە و لە بەرامبەردا هەموو بەرهەمی جیهانی بە وەرقەیەک دەکرێتەوە کە کولفەکەی وەکۆ ماژەم پێکرد ئەوە دەکات هێزە خەیاڵی بە ئەمریکا بەخشیە بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەمریکا ببنەوە وڵاتە زلێزەکان ناچارن لە کوێن دەرلێ بدەن لەو شوێنێک کە دەیهێشێت لە دۆلارەوە وای لێ بکەن کە وەکو عملەت جیهانی بەڵام کێشەکەوەیە سەرڕای دروستکردنی فشار و ئازاردانی ئەمریکا بەدیل نییە بۆ دۆلاری ئەمریکی چونکە هەرچەندە سین دووەم زلێزی ئابوورێ لە جیان بەڵام دراوەکەی بەکەلکی ئەوە نایەت یان توانای ئەوەی نییە ببیتە جێگرەوەی دۆلار کە بازرگانی جیهانی پێ بکرێت ناشوێری ئەو بڕپارەیە چاپ کاتن چکە کاریگەری نەرین لە سەری قسادەکەی دەبی کەواتە پێویستە بە عملەی بەدیلێ عملەی بەدیلیش باسانی بەڕاستی جێگای نابیتەوە کە دۆلار وەکو ئاماژەم پێکرد 170 یەدەجی جیهانی کۆنتترۆل کردیە بەڵام مانایوان ئەوەش نییە کە فشار نیە لەسەر ئەمریکا بەلایەنی کەم وەکو کارتێکی مفاوزات لەگەر ئەمریکا بەکاردێنن تاکو زۆر فشار لەسەر ئابووری چین نەکات. بەڵێ دەستە خۆش بێ بە کورتی وێنەکە بۆ ڕوونکردینەوە بە باسێکی کاریگەری ڕێککەوتن یا ڕێگنەکەوتنی چین و ئەمریکا بکەین لەسەر ڕۆژهڵاتی ناوەڕاست و بە تایبەت عێراق و وڵاتانی دراوسێ ئایا وەکو پاکێجێک سەیری ئابووری جیهان بکەین ئەم دوو وڵاتە دژیەک بن و گرفت دروست بێ و جەنگی بازرگانی بکەن سەلامەت دەرەچین؟ ئەمە لە خراپیان زۆر کاریگەریمان لەسەر نابێت لەبەرەوەی بەرهەم هێنین وڵاتێکی پیشسازی نین و تەکنەلۆجی نین تەنها کاریگەریەکانەوەی لە ئاستی جیاندا هەڵاوسان دروست دەبێت ئێمەوە وڵاتانی بەکاربەر لەو ناوچەیە کە کاڵاکان هاوردە دەکەین نرخەکانیان بەرز دەبیتەوە ئەوەش بە تایبەتی وڵاتانێک کە دەوڵەمەند نین یانی غێرە خەلیجیەکان چکە خەلیجیەکان ژمارە دانیشتوانیان کەمە و داهاتیان زۆرە کاریگەری زۆریان لەسەر نای بەڵام وڵاتین تر باسی عراق بکە عراق سەدانەوەتی زیاتری پێداویستەکانی لە دەرەوە هاوردە دەکاتن هەموو کاڵایانش بە سەبەبی هەموو کارانی باسم کرد کۆڕۆنا و جەنجی ئۆکرانیا و رووسیا و شەڕی ئیسرائیل و ناوچەکە ئەوانەوەی کردیا هەڵاوسانێکی جیهانی دروست بیت کە تۆش کاڵایەکی گران هاوردە دەکەی بێگومان دەبێتەوە کاری زیاتربوونی هەڵاوسان لە ناوخۆی وڵاتانە یانە و کاڵایان بەدەستمان دەکا بە نرخی بەرزتر بەدەستمان دەگا بەڵام هیچ پیشسازیەکمان نیە تا کاریگەری لەسەر پیشسازیەوی کاریگەریەکان زیاتر لەسەر ئەوروپا وڵاتانەیە چونکە کەرەستە خاوەکانیان نرخی بەرز دەبیتەوە خۆشیان بەدەست قەیرانی
هەڵاوسان دەناڵێن چکە لە دوای کۆڕۆنا 706 ملیار دلار وڵاتانی اتحادی ئەوروپی وەکو ئەوکاری خستیانە ناو بازارەوە وای کردیا ئەو هەڵاوسانە مەترسی گەورەی لەسەر دەرفەتی کار و لەسەر بژێوی هاوڵاتیان دروستکرێت لە وڵاتانە کەواتە کاریگەری لەسەر وڵاتانی ئێرە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر کاریگەری هەڵاوسانە بەڵام لەسەر ئەوروپا و لەسەر وڵاتانی پێشکەوت و کاریگەری لەسەر پیشسازی و دەرفەتی کارە پیشسازی لەسەر بژێویە کاریگەریەکانی قوڵتر و هەمە چەشنترن. بەڵێ کەواتە لامۆ ئەگەرێکە تەبابن باشترە بۆ جیهان بۆ ئابووری جیهان. بێگومان تەبابن بەسەرێکی باشە دیسان بەسەرێشتر خراپە چکە تەبابوون دەستی چین کراوە دەکات کە توانای بەرهمێنانی زیاتر دەکات گەشەی چین مەترسیە لەسەر ئەمریکا و لەسەر هەموو جیهانیش چکە لە عێراقدا مەسەلەن چ کاڵایەکی عێراقی دەتوانێت ڕکابەری لەگەر کاڵایەکی چینی بکات کێشەی هەڵاوسانمان بۆ کەم دەکاتەوە بەڵام ڕێگریمان لێ دەکات کە ببینە وڵاتێکی پیشسازی ئەسڵەن وڵاتانێک کە پیشسازین مەترسیان لەسرە بەڵام تەنها لەو خاڵێکە باسم کرد لە هەڵاوسان و بێگومان هەڵاوسانی جیهانیدا دەبەزیتەوە شوا دەکاتە و کاڵانەی کاوەردەیان دەکەین نرخیان هەرزانتر دەبیت لە ناوخۆی عێراق و وڵاتانی دەوروبەریشمان. کاک دکتۆر ئەمریکا حکوومەتی داخستووە دامەزراوە فیدراڵیەکان واروەها لەژێر قەرزێکی گەورەیە پێشببینی تۆ بۆ داهاتووی ئابووری ئەمریکا چییە خوێندنەوە چییە ئایا وڵاتە لە دەستێکی ناسەلامەتایە یان چۆن ئابوووریەکەی ڕێک بخاتەوە؟ چینیەک کە لە فشارەکان لەسەر ئابووری ئەمریکا چکە ڕکابەری سەرێکیتی و بۆیتەوە کار لە ئەوەی چەندین سەکتەری ئەمریکا زیانیان پێ بگا بە هەمان شێوە هەڕەشە و فشاریشە لەسەر اقتصادی ئەوروپی وڵاتە زلێزەکانیش هەر چ پیشسازیەک پێشتر لە ئەمریکا و لە ئەوروپا دەست پێ کردێت چین کۆنتترۆلی کردێ مەسەرەن لە لەوحەکانی تاقی شەمسیەوە پێداوەرە ئێستا ئۆتۆمبیل لە چەند ساڵی ڕابردوو هەڵمەتەکی قوڵ و توندی کردیا چین کە بە ژمارەیەکی زۆری کۆمپانیای ئۆتۆمبیل خەریکە بازاری جیان کۆنتترۆل لە کاسەدادەی مەسەرەن اقتصادی ئەڵمانیا لەسەر دروستکردنی پیشسازی ئۆتۆمبیل ئێستا خەریکە مایە پووز دەبن اقتصادی ئەمریکا بەدەست چەندین قەیرانەوە دەناڵێنی لەلایەکیانەوە چکە زلێزی جیانی هەر قەیرانێک لە وڵاتێکی جیان دروست دەبێت خەمێکە بۆ وڵاتی گرتوەکانی ئەمریکا ژمارەیەکی زۆری زیاتر لە 760 تا 800 بارگای سەربازیان بنکەی سەربازی لە جیان دابش کرێت تەنها بودجەی سەربازی ئەو ساڵ گەیشتە 1 تریلیۆن دلار کە ڕقەمەکی خەیاڵیە 36 تریلیۆن دلار تەنها قەرز کەڵەکە بۆ لەسەری یعنی دۆخەکەی ئاسایی نیە و دۆخەکەی قورسە ئەو جەنگە بازرگانیەی کە ئیدارەی ترەمپیش دروست کردێ فشارێکی زیاتری لەسەر ئابووریەکە دروست کردیە بەڵام بۆ داهاتوو دەمێنێتەوە اقتصادی ئەمریکی اقتصادێکی داهێنەرە لە ڕاستیدا هەندێک جارتەنا لە زیرەکی دەستکرد لە 2 ساڵی ڕابردوو لە 2023 تاکو ئێستا یعنی سێکتەرێکی نوێ ئابووری دروستکردی باکەی بە تریلیۆنات دۆلارە دەبی ڕاوەستین بزانین چەند دەتوانێت زاڵ بیت بەسەرەوە قەیرانان هەندێک جاریش بەڕاستی قەیرانەکەین لە ڕێگای سەربازیەک لا دەکاتەوە هەندێک شەڕی سەربازیەوە دەکاتن ئەمریکا قەیرانە ئابووریەکانی پێچارە سەر دەکات دەتوانین بڵێن بەشێک لە ئابووری ئەمریکا لەسەر دروستبوونی شەڕی جیهانیە مەترسی لەسەر فشاری لەسرە بەڵام توانایەوەشەیە کێشەکانی چارەسەر بکات چەند پەیوەستە بەخۆی ئەوەندەش پێویستە بەڕکابەرەکانی بە تایبەتی چین چەند فشاری زیاتر لە ساڵین داهاتوو لەسەر ئابووری ئەمریکا و لەسەر سێکتەرە هەستیارەکان و گرنگەکانی ئەمریکا دروست دەکات. بەڵێ کاک دکتۆر دوایین پرسیارم سەبارەت بە ئەو باست لە بەرهەمێنانی چین کرد بە تایبەت باسی ئۆتۆمبیلی کارەباییت کرد ئێستاش دەبینیت لە عێراق وەرەمی کوردستان بازار بە تەواوی کراوەیە بەرامبەر بە بەرهەمە چینیەکان ئەم دۆخێکی ئاساییە یان دەبێت وریابین لە هەندێک خاڵدا بەنسبەت هەرێمی کوردستان و عێراق ئەمە کێشەمانێت چکە سافی هاوردەکارین ئۆتۆمبیلەکان لە هین بینین لە هین بکڕینیان لە چین بکڕینیان لە ئەوروپا بکڕین لە ئەمریکا بکڕین جیاوازی نیە ئەوەی کە سەرنجی کڕیاری ڕادشایە ئەوەیە کوالیتیان باشە ئێستا ئۆتۆمبیلە چینەکان نرخەکانیشیان بەراورد ناکرێت لەگەڵ نرخی ئۆتۆمبیلی یابانیش هەتا کە تاکو ئێستا یابان بە نرخ چێبڕچێ ئەوروپا و ئەمریکای دەکرد ئێستا چین نرخەکانی زۆر لە خوارەوە بەڵام ئەو وڵاتانەی کە لە خۆیان دەترسێن و سەروەریان هەیە و تەکنەلۆجییان هەیە پێیان وایە ئەو سارە ئۆتۆمبیلە زیرەکانە وەکو جاسوس بەکاردێ بە تایبەتی دیتان کە ئیسرائیل قەدەغی کرد
کە ئۆتۆمبیلە چینەکان ئازاد بن لە سوورانەوە لە هەموو شوێنەکان چکە هەمویان کامیرەیانە هەمووجا زیرەکی دەستکریان تێدا بەکاردێت وەکو کۆنتترۆلکردن وەکو جاسوسی مەترسیە بەڵای مێمە هیچمان نییە دەرگا و پەنجارەکان هەموو کرایەوە هەم دەستگا هەواڵگەریەکانی جیهان لێرە کاری خۆیان دەکەن یعنی ئۆتۆمبیلەکان مەترسی نینە هیچ سێکتەرێک پیشسازی ئۆتۆمبیلیشمان نیە تاکومەت مەترسی لەسەر دروستکات کەواتە مەترسی لەسەر وڵاتانەیە کە پیشسازی ئۆتۆمبیلانەیە یان ئەوانەیە کە دەترسێن کە چین لە ڕگای ئۆتۆمبیلە زیرەکانەوە سیخوڕی بکات بەسەریان. بەڵێ بەڕێز دکتۆر ئەرشەد تەها ئابووریناس زۆر سپاس کە لە هەولێرەوە میوانمان بووی.